باش ئەوە گەڕای وەلاتان بۆ بابەتەتان بینی جا چرخی پێشکەوتن هەر ڕۆژە و هەستەکەین فەڕێکی تر لێیان هەنگاو بنین کاتە دەبینین تەنانەت حکوومەت یاریمی کوردستان زۆر هەوڵی داوە فەرمانگەکان بکە بە کاری فەرمانگەکان بکە بە دیجیتاڵی بیکا بە ئەلکترۆنی بە خێراترین کات ئەوە بووی کە کاتمان بۆ بگەڕێتەوە هاوشانی وڵاتەکانی دیکەش بین. بەڵێ ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوش حکوومەتی هەرێمی کوردستان وەک دیار و پرۆژەیەکی سەرتاسەری ڕاگەیان بە ناوی هەژماری من ئامانجی پرۆژەکە بێگومان هەنگاونان بوو بۆ دیجیتالکردنی شێوازەکانی پارەدان و بە بازارکردن لە هەنگاوی یەکەمدا یەکێک لە فەرمانگەکانی حکوومەت لە ڕێگەی هەژماری بانکی موچەکانیان وەرگرت زیاد لەم بابەتە پێمان باشە ئەمڕۆ باس لە جۆرەکانی هەژماری بانکی و چۆنەتی کارپێکردنی لەگەڵ شارەزایەکی بواری تەکنۆلۆژی و زانیاری گفتوگۆ لەگەڵ بکەین بەڕێز شەماڵ سەباح کەریم شارەزای بواری تەکنۆلۆژیا و زانیاری لەسەر ئەم بابەتە کاک شەماڵ زۆر بەخێر بێت. زۆر سپاس خۆشحاڵم کە لەگەڵتانم پیرۆزبای وەرزی نوێشتان لێ دەکەم. زۆر بەخێر بێت دەستەکانت خۆش بێت. جا ئەمڕۆ ئەمانەوێت سەبارەت بە هەژماری بانکی جۆرێک گفتوگۆ بکەین کە بۆ خەڵکی هاوڵاتیان و بۆ خەڵکی عام ببێت چونکە ئیدی لەمە دووە بەو بڕیارە بێت تا 2 ساڵی داهاتوو فەرمانبەران ئەبێ هەژماری بانکی خۆیانە بێت. جار با بزانین دروستکردنی هەژماری بانکی بۆ فەرمانبەرێک چۆنە و مەترسیەکانی چین مەبەستم لە مەترسی ئایا هاکەکرێت ئاوەکو مۆبایل وایە بترسین هەژماری فەیسبووکەکەمان ئینستاگرامەکەمان تویتەرەکەمان هات بکە ئەوش هاکەکرێت. زۆر سپاس دووبارە کە لەگەڵتانم ئەم بەیانیە لە بابەتێکی زۆر گرنگ قسەی لەسەر بکەین و زۆر هەوڵ دەم بە زمانی خەڵک بابەتەکە باز بکەم. پرۆژەی هەژماری من بەڕاستی پرۆژێکی زۆر باشە بەڵام زۆر درەنگیشە چونکە وڵاتانی دەوروبەرمان هەموو شتێکیان بە هەژماری بانکیە و بە سیستەمی دیجیتاڵیە ئێمە هێشتا ئیش بە کاشەکەین. بوارەکەی منش کە بواری ئیشی من بە سیستەمکردن و دیجیتالایزیشنە ئێمە زۆر پێویستمان بە سیستەمێکی وایە و خەڵکەکەش قازانجێتی ئەگەر بێت و هەر کەسێک کار بە هەژماری بانکی بکات و کارتێکی پارەدانی هەبێت بتوانێت لە هەر شوێنێک بیوێ شت بکڕێ پارە بدات و کاشی پێ نەبێ. ئەم پرۆسەیە من بە زۆر بە شێوەیەشی چڕوپەڕ چاودێری دەکەم. پێم خۆشە کە ببینم هەموو شوێنێک ئیتر بەرەبەرە زانیاریەکانت ببەخشی ئەوەی کە هەتا ئەوەی کە سۆبانخانی باسی کردیانی ڕەنگە خەڵکێک مەترسی هەبێ لەوە ینی تاوەکو ئێستا بەباشی لە بابەتەکە تێنەگەیشتی بێ پێی وابیان لە بازار لە شەقام گوێ لێ دەبێت ئەگەر من هەژماری بانکیم هەبێ ڕەنگە لێم هاگ بکەن هەرچی پارەی تێدا ببردرێ. ئەجا پرسیارەکە بۆ شێ وەڵامە دەمەوە کە هەردووکی یەک بابەتە بابەتی پاراستن و سکیوریتی ئەکاونتەکانمان ئێمە دەبێت بەشێکی زۆری پەیوەندی بە بانکەکانەوە هەیە. طبعاً ئێستا بانک وەکو پێشتر نەماوە زۆربەی بە کاغەز بکرێت بەڵکو دەبێت سیستەمی کۆر بانکینگ سیستەمیان هەبێ و پێ دەڵێن کۆر بانکینگ سیستەم کە چەند سیستەمێک هەیە هەموو بانکەکانی دنیا بەکاری دێنن یەک لەوانە ئۆراکڵە بەرهەمێشیان ئۆراکڵە. کۆر بانکینگ سیستەم چیە بەرپرسە یاخود بە دیجیتاڵی ئەکاونتەکانی تۆ دەکاتەوە بەڕێوەی دەبا لمت دادەنێ دەڵێ مەسەرەن هەر کەسێک هەر ئەکاونتێک بتوانێت تەنها ئەوەندە پارە ڕاکێشێت. هەر ئەو سیستەمە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە بانکەکان ئێستا بەکاردێ لە بانکەکان ئێمە بەکاردێ ناتوانم ناوی بانکەکان بدەم ئەگەرنا دەزانم کە کۆر بانکینگ سیستەم ئێستا لە هەموو بانکەکانی هەرێمی کوردستان دانراوە پێویستیان پێ ینی ئەگەر بێت و هەزاران کەس یاخود ملیۆنێک موچە خۆر ڕوو لە بانکەکان بکەن ئەو سیستەمەش نەبێ بە هیچ شێوەیەک بەو شێوازە تەقلیدی پێشتر بەڕێوە ناچێت ئەو بانکە. ئەمە بەنسبەت ئەمنیەتی لایەنی بانکەکانەوە تەبان دەبێ خۆتانەزان لە عێراق لە کوردستانش تەبان کلااود سێڤەر ڕێگە پێدراونیە بۆ سێکتەری بانک بەڵکو دەبێ ئینفراستراکچەر یاخود سێڤەری خۆیان هەبێ هەتاوەکو ئەو سیستەمانیان لەسەر کلااود سێڤەر واتە تۆ سێڤەرێکی ئەوها بەردەستت نییە بەڵکو سێڤەرەکەت ئۆنلاینە جا هەرچی سیستەمێک هەبێت لەسەر ئەو سێڤەرە دایدنی بۆ مەسایلی باکەپ و هاک و ئەوشتانە داتا ئەڤێلەبڵتی پێدەێن کە مەسەلا هەر کاتێک بتوێ داتایەکەت بەردەست بێ داون تایمی کەمە یاخود سێڤەر کە ناکوژێتەوە با بڵێن بە زمانی سادە بڵێن ناکوژێتەوە بەردەوامی هەیە بەڵام ئەگەر ئەو سێڤەرەی خۆت بێ لێرە دەبێ نێتۆرکەکەت سکیورکەی
ئەگەرنا نۆتیۆرکەت سکیور نەکەی هاکەر بێتە ناو سێڤەرەکەت داتایەکەت دەبا. ئەو کاک شەماڵ ڕەنگە گە زۆر بچینە ناو وردەکاری ینی لە لای خەڵکی تۆزێک ئالۆستر بێت. بەشێکی زۆری ئەمنیەتی دەکەوێت سەر بانکەکان، دووەم بەشی دەکەوێتە سەر هۆشیاری خەڵکەکە کە چۆن ئەو ATM مەشینانە بەکاردێنن، چۆن ئەو کارتانە بەکاردێنن بۆ کڕینی ینی پارێزگاریکردن لەو کارتێک کە هەتە و لەو ژمارە نهێنیەکەی هەموو ئەوانە. باشە من سۆبان کاتێک کە گوێم لێ دەبێت دەمەوێت هەژماری بانکی بۆ خۆم دروستکەم بۆ خانەوادەم بۆ کەس و کار و ینی باز بکەم لای خەڵک لێم دەپرسن سود و زیانی چییە؟ ینی بۆ من دەبێت ئەمە دروستکەم. بێگومان سوودی زۆرە. تۆ ئەگەر ئەو هەموو با بڵێن ئێمە باسی ئەو ملیۆنە موچەخۆرەی حکوومەت بکەین وانە ئەو هەموو پارەیە بچێتە ناو ئەو بانکانەوە ئەو بانکانە ئەژێتەوە خۆ هەموو کەس خەڵکەکان ناتوان ینی یەکسەر ناچن ئەو پارەی ڕاکێشن وانە لەوانەیە بەشێکی پێویستی پێ نەبێت لەبەرەوەی کارتەکە بەکارهێنێ ئەچێتە دەرەوەی وڵات یان لێرە لە زۆر شوێنی ترە و بزنسانە بەرەبرە ئەو کۆنتاکت لێس پەیمنتانە دروستە بێتەوە بەڕێی کارتەوە پارەدەی ئەو شێوازە سیستەمانە بەرەبەر بەردەست بێن پێیسم بە کاشەکە نییە بچم بۆ ATM و پارە وەرگرم. ئەتوانم هەر کارتەکەم پارەیە ئەو کارتانەیە کە ئێستا من خۆشبەختانە دووسەیەکم پێیە ئەوانە بەکاردێنم هەرچەندە لاندێ وڵات ئەوانە ژێستا ئێمەش هەر هەمانە ینی ببینە بەشێک لەو ڕیکلامەی لەو هەڵمەتەی کە حکومەت ڕایگەیاندووە ینی ئێمەش سوودمان لێبینیوە بەڵام پێمان خۆشە پرسیار لە تۆ دەکەین هەموو وەکو شارەزا هەمیش بۆی ڕوونتر بێت. بەڵێ کە کەرتی بانکەکان ژیایەوە بانک دەسەڵاتدار دەبێت لە بواری دارایی دەسەڵاتدار دەبێت واتە دەتوانێت تەمبیلی پرۆژە بکە واتە دەتوانێت قەرز بداتە هاوڵاتی واتە دەتوانێت سێکتەرێک ئاوادان بکاتەوە لەبەرەوەی کاشەکە هەمووی لە لای بانک دەبێت ئەو خەڵکەش هەمووی پێکەوە ناسن ڕایکێشن و بانکەکە مفلس بێ بۆ نمونە بەشێکی زۆر باڵێن نیوەیان یەک لەسەر چواریان دەتوانن بڵێن پارەکەیان لە ناو بانک دەمێنێتەوە بانکش دەتوانێت وەکو سەرمایە بەکاری بێنێ. زۆر چاکە کاشەماڵ با بینەوە سەر باسی هاکردنەکە بۆ نمونە یەکێک کارتی بانکێکی خۆی ئاوا لە شوێنێکە گرێ و ئەیوەستێنێ و قسەی لەسەرکات و فڵان و ئەمە ئەوە مەترسی هەیە ئەو هاکردنە بۆ نمونە ئەو هاکردنە ئەو ژمارەیە کە دەرکەوێت ئەو هاکردنە چییە؟ خەڵک دەتوانێت پارە لە حسابەکەی ڕاکێشێت هاکردنەکە چۆنە لای خەڵکەکە ڕوون بێتەوە کە ئەڵێن هاکردن ئەڵە نەوەکو پارە لە حسابەکەی من ڕاکێش شتی وە هەیە؟ ئەگەر ئەو کارتانی ئێستا من پێم نیشاندان ئەوانە هەموو پینکۆدیان هەیە ئەو پینکۆدا ئەگەر بێت و بکەوێتە لای کەسێکی ترەوە بتوانێت بەکاری بێنێ و داتاکان لەسەر کۆ بکاتەوە چونکە ژمارەیەشان دیارە ژمارەیەشان هەیە لەسەر کارتەکە ئەو دیارە نابێ پیشانشی دەین ئەنجا کە پینکۆدەکەی دەستکەوت یا زۆر جار مەسەلەن لە ATM مەشینەکان دەستێک ئەوها کراڵە ئەگەر کۆدەکەت لێدا دەستدانێ بۆ لەبەرەوەی ئەو کەسەی لە پاش تۆ لەوانەیە بتوانێت هاکت کات بەڵێ هەبووە برادرم هەبووە لێرە ینی بەبێ بەکارهێنانی کارتەکەش بتوانێت توانراوە نازانم بە شێوازێک هاکراوە بەڵام هاوڕێکم هەیە ڕووسی بووە لێرە کارتەکەی بەکارهێناوە کە چۆتەوە رووسیا دووبارە لە هەمان ATM پارە ڕاکێشراوەتەوە کاتە ئەو شتە هەیە ئەبێ زۆر ئاگادار بین چونکە هەر شتێک کە تازە دێت بۆ خۆی ئێمە نازانین شێوازی بەکارهێنانەکەی چۆن ڕەنگە زۆر بە سادانە بەکاری بێنین بەڵام سەرکەین ئێمە زیانمان بە خۆمان گەیاندووە دەبێ ئەو پینکۆدە بپارێزرێ و هەروەها یەک لایەنێکیکەش باسکەم بەڕاستی بانکەکانی ئێمە تا ئێستا لەسەر شێوازی کۆن ڕۆشنە بانکێکمان هەیە ناوەکەی ناڵێم بەڕاستی بە 5 دەقاتوانیش هەژمار بکەیتەوە و زۆربەی شتەکانت تەسەڕف پێ بکەین لەناو ئەپلیکیشنەکەیان هەژمارەکەمان ئەم شێوازی بانکینگە پێڵێن ئۆپن بانکینگ واتە من پێویست نەکە من بچمە بانکەکەم بۆ کردداری زۆر ئاسان داوا لە بانکەکەم بکەم شتێکم بۆ بکە بەڵکو هەر لە مۆبایل ئاپەکەەوە بتوانم پێڵن دیجیتال بانکینگ بتوانم ئیشەکانی خۆم لە ناو ئەکاونتەکەم جێبەجێ بۆ منە کارتەکەم بزر کرد ئەو کارتم بزر کرد بە ئاسانی بتوانم دیسەیبڵیکەم ڕایگرم ئیتر بەکار نییە با خەڵکێکیش دۆزی بێتەوە. کاک شەماڵ ینی ئەو سیستەما کە ئێستا هەرێمی کوردستان بەکاری دەهێنێ پارێزراوە بە تەواوی بە 100% لە بواری سایبەردا شتێک نییە 100% پارێزرا بێ بەڵکو دەڵێن 99.99 بۆی دایمەن تۆ بێ سیستەمەکان ئەپگرێدکەیتەوە سێڤەری تازە دابنی باکەپت دەبێ هەبێ ستافی سکیوریتیت هەبێ ئێستا ئێمە تقریبا لە بواری IT وا تێگەیشتن کە دەبێ IT مەنێجەرێکمان هەبێ کە ڕۆژانە نێتۆرک شتەکان چاکاتەوە نەخێر ئێستا بواری سکیوریتیش زۆر میمە بواری دیجیتالایزیشن زۆر میمە دیجیتالایزیشن لیدەر ینی بە سیستەمکردن کەسێک دەبێ لیدەر بێ لە بانکەکە
لە بواری بە سیستەمکردن نمونەیەک دەمێ بانکی جی پی مۆرگان ئەوە ناسراوە لە ئەمریکا تقریبا 160,000 مۆزەفی هەیە لەو 160,000 50,000یان آیتی و دیڤلۆپەرن 50,000 ینی لە سێ بەشە یەک بەشی دیڤلۆپەر و سایبەر سکیوریتی ئەکسپێرت و دیجیتالایزیشن لیدەر و ئیکۆمێرس لیدەر و ئەو بەشانە کە ببورن بە کوردی مستەڵەحاتیان نییە ئەوانە هەمووی لەبەر چییە لەبەر ئەوەیە کاری بانکی ئاسان بکە لەبەرەوەیە کە بانکەکە زۆرترین قازانج بکە ئێستا من ئەگەر ئەکاونتێک بکەمەوە بزانم بانکی ئەی بەکەڵکم نایە ئەیگۆڕم بۆ بانکی بی لەبەرەوەی سیستەمی باشتریان هەیە مۆبایل ئەپیان هەیە دیجیتال بانکینگیان بەقوەترە ینی ئەگەر هەموو خەڵکەکە بەیەکەوە بەکاری هێنا هەژماری بانکی دروست کرد ڕەنگە چێبڕچێ یاخود ڕکابەری لە نێوان بانکەکان دروست بێ بۆی ئۆفەری باشتر بدەن بە خەڵکە بێگومان دەبێت چێبڕچێ دروست بێ دەبێت دیجیتال بانکینگ بێتە ناو بابەتەکەەوە وەکو باسم کرد ئۆپن بانکینگ هەیە لەگەڵ بانکی تەقلیدی بانکی تەقلیدی ئەبێ بچمە ئۆفیس پارە بدەمە ستافی بانکەکە هەتاوەکو بیکاتە ناو بانک ئەکاونتەکەم بەڵام ئێستا دەتوانم ئۆپن بانکینگ هەموو شتێک لەسەر مۆبایل ئەپەکەم بکەم پارە ڕاژەشم یاخود پارە بنێرم یاخود کارتەکەم ئەکتیڤ بکەم کارتەکەم دیەکتیڤیکەم یاخود پین کۆدەکەم بگۆڕم هەرچی بوارێک بمەوێ لەسەر مۆبایل ئەپەکەم دەیکەم پێویستم بە بانک نییە و دەبێ بانک قازانج دەکات لەبەرچی لەبەر ئێستا بۆ نمونە بانکێک پێویستی بە چەند لقەیە تا بە ملیۆنێک مۆزەف ڕابگە کە بانک ئەکاونت بکەنەوە نییە زۆر کەواتە ئەگەر تۆ بانکەکەت دیجیتال بێ لق کەمەکەیتەوە یەک هێد ئۆفیسێک ئۆفیسی سەرەکی دادنی ئەوەی دیکە دەبێتە کەستەمەر سێڤیس ینی خزمەت گوزاری هاوڵاتی کە تۆ لە ناو مۆڵەکان ئۆفیسێک دەکەیتەوە خەڵک دێ لەوێ بۆشتی مەسەلەن چاکردنەوەی پاسوەردێکە شتێک ئەوە بێتە ئەو شوێنە دەناپێست بە لقی زۆری بانک نابێت یەک هێد ئۆفیس دەبێ ئەوەی دیکە شەوڕومی پێڵێن یاخود خزمەت گوزاری بەشداربووان کاک شەماڵ چونکە کاتمان زۆر کەمە و ئاماژەم پێ کە نابێ ئیتر پرسیارکەم بەڵام پرسیارێکم هەیە زۆر گرنگە ئەگەر هاتوو ئەو کارتەمان ون کرد یەکەم هەنگاو چی بکەین بچینە سەردانی ئەو بانکە بکەین چۆن بتوانین ئەوستە لەسەر ئەو بانکەی کە ئەو خزمەت گوزاری بەردەست کردو یاننا ئەگەر لە ناو مۆبایلەکەم ئەو خزمەت گوزاری هەبوو توانین بچمە ناو ئەپلیکیشنی بانکەکە لەوێ ڕایگرم کێشەم نابێ بەس ئەگەر نەمتوانی ڕایگرم ئیلا بچمە بانکەکە لەوانەیە هەتاگەمە بانکەکە پارێکی زۆرم لێ بڕە سەر بێ بۆیە پاراستنی و کارتە زۆر میمە بانک ئەکاونت زۆر میمە ئابووری وڵاتە گەشێنێتەوە بزنسی ئۆنلاین زیادەکە و شەفافیت و گەندەڵیش دەستخۆش سپاس دەکەین شەماڵ سەباح کەریم شارەزای بواری تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵمان بوویت سپاس بۆ ڕێنماییەکانت سپاس خۆشحاڵم